سلااو هاوڕێیان بەخێبینەوە بە ڤیددیوەیەکی تازە. تاپان ئەو ڤیددیوە حەزم لێ بە ئیسراحەت قسەی بکەم بەبێ کەوتو بەبێ هیچ شتێک. ئەو ڤیددیوە بەس ئەوەندەی کە ئەمن دیتیتم لە یوتیوبەری کورد چم دیتیە دەمە حەزم لێ بیجێڕمەوە بە ڤیددیوەیەکی چەند دەقەیەک پێتام لە یوتیوبەری کورد لە چمستەوایەکە. من خۆم هەر ئەسڵم بە یوتیوبەر دانانم لە بەرەوەی من ئەوەندە بەردەوام نیمە لە ڤیددیۆی دابنێم لە یوتیوب. فترەیە مەجالمێ ڤیددیو زۆر دانێم، فترەیە مەجالمی هەر ڤیددیو دانانێم لە ناحەیە تەکنیکی ڤیددیوەکانم سفرە، لە ناحەیە ئیدیتینگ و شتیوە لە بەرەوەی مەجالنی خۆمی لێ باشکەم و یان زیاتر ئیتیمان پێ بدەن. وەلو دەزانم ئێوە مستحقن بەس ئیشەکە و دەوامەکەم ینی ئەو مەجالە زۆرم ناداتێک کە خەریبم. بەس ئەوەندەی کە لە یوتیوبەری کوردی دیتم ئەوانی سەرنەوەکەن. طبعاً یەک دوو شتێ لە یوتیوبەری کوردی زۆر بەجددی شەرمە. نازانم یوتیوبەری کورد بۆ دەبی بنووسێتەوە یان بۆچی سلێمانی گوتین بۆ بکروزێتەوە، ینی بۆ دەبی ئیلا هەموو خۆی بە گوناح پێشان بدا و خەڵک ئۆدیەنس زوڵمی لێ دەکا و خەڵک قەدری نازانی و ئەو خۆی هیلاک دەکاتن و هەموو شتێکمان بۆ دەکاتن. ئەمە ژیانمان بەبێ ئەو هیچ نییە و بەس ئەمە دائیمەن دەبی ئاگامان لەوی بی و ئاگامان لە ڤیددیۆکانی بی بە بەردەوام ڤیددیۆکانی تەماشەکەین و ئەو شتانە و دائیمەن خۆی لەو خستی تێنا ئەو بۆکسەی کە ئەو گڵتیە و هەز بەزەم دەکا و ئەمە دەبی هەز بەزەم بکەین لەگەڵی و ئەو ڤیکتەمە و نازام ئەو زەحیە ئەو شتان تەبعاً عیبە، یعنی هەر بەجددی عیبە. ئەگەر حەزت لێ خەڵک بەردەوام تاماشای ڤیددیۆت کە ڤیددیۆ باش دروستکە، کوواڵیتی ڤیددیۆکانت باشکە. ئەمن ڤیددیۆی دادنێم تەماشای ئینسایتەکانی ڤیددیۆی خۆم دەکەم لەوانەیە خەڵکی ئەرەسڵان دەسانی تەماشەکەی زۆر ئەتیادیە ئەو کابرایانم تانێ بۆ ڤیددیۆی ئیمپرسی کەمیان هەموو تەرکیزی ڕابکێشم بۆی بتانی تانشەی ئەلەقل نیوەی ڤیددیۆکەم کە ئیش لەسەروی دەکەم ڕۆژ بە ڕۆژ کوواڵیتی ڤیددیۆکانم کوواڵیتی قسەکانم بەرەو پێش بم بۆی خەڵک زیاتر ڕابکێشم بە کوواڵیتی مەتریاڵی شتەکانم نەک بە نووزانەوە شتیوە عیبە. طبعاً یوتیوبەری ئەوجەوە باسی تۆپیکان ناکەم، جوانی کە لە تەکنۆلۆژیا ئیش دەکەن و شتیوە ئەو باسی وێ دەکا ئەو شەریکە سووکە، ئەو شەریکە سەقەتە، ئەو شەریکە وایە و ئەو شەریکە وایە. کاکە گیان ئەتوو ئەگەر شتەکرد بەدڵ نییە باسی مەکە تاوە، ئەگەر شتێکیشر بەدڵە باسی کە بەس کە بەدڵتە مەتحیکە نەک لەبەر ئەوەی ئەتوو پارەت وەرگرتیە. ئەگەری پارەش وەرگری حەق خۆتەم گرێت لێ ناکەم، بەس کەنجی پارەی وەربگرە کەنجی بە خۆت قەناعەتت بە پرۆدەکتەکەی هەبوو ئەو وەختی بەکاری بینە و جە پارەکەی وەرگرە حەقی مادی بوونن، نەک هەر یەکێک بێ دوو سنتت بۆ فڕەدا دەی باسی ئەو مۆبایلەمان بۆ بکەیان باسی ئەو لاپتۆپمان بۆ بکە بە باشی و ئیشاڵڵا غەمن نەبی. ئەرێ بەخۆت شتەکە بەکار نایی، ینی بەسیترین شت ئەو وەکو کەمپینەکانی شەریکی هواوی ئەوانە بوو کە ئەو کات پێشەوەی مۆزۆی گوگل ڕووبدا هەرچی بلۆگەر و هەرچی کچی بلۆگەرە بۆ هەمیان لە بردە دووبەی کەڵانچی مێت 20 پرۆ بوو شتێکی وا بوو. کاکە باسی ئەوی دەکرد لە ڤیددیۆدا نبوو ئەوەی بەکاربینە لە سناپیدا نبوو ئەو مۆبایلی بەکاربینن و لە عین وەختیش هەر مجەڕەد ئەو ڤیددیۆی تاوا بکە ئایفۆنەکەی دەستی دەزداتی تو مجەڕەد بە خۆت قەناعەت بە خۆت نەکەی هەواوی بەکاربینی ئەم بەچ قەناعەت بە تو دەکەم یەک پرسیاریانە تو بە خۆت قەناعەت بە پرۆدەکتی خۆت نەکەی ناتوانانی قەناعەت بەم بکەی. بۆیە یوتیوبەری کورد وەک نەسیحەتێک بە خۆت جارە قەناعەت بۆ شتەی بکەی کە باسی دەکەی ئەو جەوەرە قەناعەت بەم بکە، نەک هەر هجوومکەی یانیش مەدەحکەی بەبێ عەشوایی. طبعاً ئەو شتە هەر زۆر ناو یوتیوبەری کوردیە و شتە چیریشی هەر ناو یوتیوبەری لەناو بواری تەقەنی یوتیوبەری کورد ئەو ڕقیلەوی ئەو ڕقلەویە لە پڕدەفع دەبی ئەو جوون بەوی دەدا ئەو لایڤی دەکاتەوە بووی ئەو قسەی بەوی دەڵێ عیبە. کاکە گیان ئەگەر لە تۆی جوابی یەکەچی بدەوە بەق ئیش جوابی دەوە بۆ بە قسە وەڵا فلان ئەو دەفع بووە، یعنی ئێستاش وە دەزانین لەگەڵ دوو منداڵی سەر زادەی لەگەڵ ڕێزم کە قسان دەکەم ینی مەهزەلەیەکەوە قسانە ئەو شتان دەبینیم دوو منداڵە سەر زادە ئەو دەڵێ تۆپە ئیمنە و دەڵێ تۆپە ئیمنە ئەو هەرچی قسەی ناشین و جوونی پیسە بەیەک دەدەن. ینی بەجددی نازام ینی تەماشای یوتیوبەرە واز لە ئەز نەببینی هەر عەرەبەکان تەماشکە کابرا هەموو ڕۆژ ئیش لەسەر خۆی دەکات ڤیددیۆ خۆی باش دەکات، نە ڕۆژێک باسی یوتیوبەرێکی عەرەبی کردە نە باسی یوتیوبەرێکی ئینگلیزی کردیە نە قسەی پێگوتیە نە قسەی بە شەریکەکی گوتیە. یوتیوبەرە ئەتا ئێستا پرۆدەکتی شەریکەکی بەکار ناینی ئەو هەم خەڵکە کومنتی بۆ لێدار گوتیتی ئەو پرۆدەکتەم حەز لێنێ لەبەرەوەی ئەم شتانێک کە دەموێت لەوی نییە نێگوتێ ڕقم لێیانەوە لەوانە شەڕقی لێبی شەریکەکە خراپی لەگەڵی بەس بۆ خۆت دەگەینی ئەو لێڤڵی کە بە هیچ نەوەک نزیک نەبی لە پرۆفشنالیزم لە ئیشیانی بە هیچ نەوەک بە پیشەیی کار نەکەوێت بۆیە ینی کە ئەوستان دەبینم هەر بێزم دەبتۆ ڤیددیۆ دروستکەم دەم هەر گوو بە و ئیشەش بی کە گوو بە شتەش بی کە من دابنیشم ئەوەی بکەم ڤیددیۆ دروستکەم بورەکە و قسانش دەکەم ینی قسەکانم ناشینەیان لەفزی ناشین بەکارلێنم بەس باوەڕکە ینی کێشتەکان دەبینم هەر
شەرم لە خۆم دەکەم. طبعاان شتێکی نوع یوتیوبەرێکی شێ لە کوردستان ئەوانەی کە یوتیوبەری دینی نەوشتیوە بە زۆری وەک پەرشور دەوی خۆر فڕاتە سەر و بۆت ئیزبات کە هەموو شتێکی ڕاستە ئەوی پێشترە تۆم کردی غەڵەتە کاکە ئەوهاش نابی ئەتوو دەتەوێت ڕاستی ئەگەر بلف ڕاستی و ئەگەر ڕاستیشی بڕۆ بە هێواشی ستێپ خطوە دەست پێکە لەگە خەڵکی تا خەڵک دەگاتەوە قەناعەتەی کاتو ڕاستی بەزۆ دابنیش هەموو خەڵکی بەغڵەت دابنی و خۆت پێ ڕاست دابنێ ئەو تەعمیمە ینی بەجددی مەهزە لێ ئەو زە نازانم ینی نەوە یوتیوبەری زۆر هەیە یان دانیشە بەندەچی دەڵێ و بەندەچی دادنێ و طبعا ثەمنێڵی وە زۆیندانەیە علاکولین حەزم نەدەکرد ئەو ڤیدیۆ درێژ بێ بەس ئەو شتانە هەر حەزم کرد بڵێم کە یوتیوبەری کول لە چ مستەوایە چییە ئەگەر تا ساحب و عەقڵێتەش بین و ئەو قسەبەی بڵێەوە ئەوی بشکێن و ئەو شتەی بەکاربینی کە بە خۆی قەناعەتی پێ نییە یان قسە بۆ شەریکی بڵێ لەبەر ئەوی شەریکە دامینەکە لێ برادەرەکەی دام کردێ کە ڕقی لێ باوەڕکە منەت و خۆش هەتا ئەو سەری فەڕعی و ئەتا سەری ئەو دەرکەش ناڕۆم کە ئەوی لە ژووریمە ئێستا طبعا دالیبوون دەکەم کە ڤیدیۆکەم درێژ بوو ئینشاڵڵا ڤیدیۆی جیاواز دروست دەکەین لەو مۆزوعانە و ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵێ هیوادارم لایکی بکەن و شێری بکەن بۆ برادەکانتان بۆی زۆرترین کەسی استفادە بکە. زۆر سوپاس لە منەوە لە دامار ئەمین.